لەسەرم بابەتە گفتوگۆی زیاتر ئەکەین سەبارەت بە ئەنجومەنی پارێزگاکان کە لە کارەکانیان بەردەوام من ئاخۆ بەردەوام دەبن لە کارەکانیان هەڵبژاردن دەکرێت یاخودنا. میوانمان کەنعان خەیلانی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵمانە. بەخێر هاتیت، سپاس دەکەین. ئەنجومەنی پارێزگای هەولێر لە کارەکانی بەردەوامە وەک ئەوەی کە دوێنێ گوتەبێژی حکوومەت ڕایگەاند کە لە کارەکانی بەردەوامە. زۆر سپاس بانیتان باش. بە تاکید تا ئێستا ئەمە بەردەوامین لە ئیش و کار، بەڵام شێوازێک لە سیستی پێوە دیارە لەبەرەوەی چاوەڕوانەکەن بزانانی ئەو بڕیارەی محکەمەی فدرالی ئەنجومەنی وەزیران یاخود بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم چۆن تەعامل لەگەر ئەو بڕیارەی ئەکات، چونکە بەپێی دەستوری عێراقی ئەگەر بچینە وردەکاریەکەی تەفاسیل وردەکاری زۆری تێدایە، بەڵام کێشەکەمان ئەوێ محکەمەی فدرالی قابلی تانە لێدان نیە. ئەگەر قابلی تانە لێدان بە تەفسیلی تری تێدا بوو، چونکە لە دەستوری عێراقی دوو جۆرە پارێزگا هەیە لە عێراق. یەکیان ئەو پارێزگانەی کە نەبەستراون بە هەرێمەکان. مەبەستم لە عێراق ئەگەر کۆمەڵێک هەرێمی هەبیتن، کۆمەڵێک پارێزگا ئەگەر بە هەرێم نەبەستراوبی، ئەوە لە دەستوری عێراقی شێوازی کارکردن و کارژێڕی لە ناو دەستور بۆ دیاری کراوە. بەڵام ئەو پارێزگانەی کە بەستراون بە هەرێمەکان، لەوانە کە هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین، ئەمەی بەجێهێشتووە بۆ ئیدارەدان و ئەو تعلیمات و ڕێنمایانەی کە هەیە هەرێم لۆ خۆی دیاری دەکات، شێوازی بەڕێوەچوونی ئیدارەی خۆی. ئەمە لە دەسەڵاتی پارێزگاکان لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە. هە لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 بەڕوونی باسی ئەو بابەتەیەکە. لێرە مشەڕعی عێراقی بابەتەکەی بەڕوونی باس کردیە، ئەوەی کە ڕەبتی بە هەرێمەکان و هەیە نەچوویتە تەفاسیلی. ئەسڵەن لە دەستوری عێراقی باسی لەو پارێزگانە نەکردووە کە شێوازی بەڕێوەچوونی کارکردنیان چۆنە لە هەرێمەکە. ئەوجە لێرە پرسیارەکەیمە لێرەیە لە هەرێمی کوردستان مادام پەرلەمانی کوردستان هەیە، مادام یاسا دەرەکە و زۆر تەبیعیشە کە تعدیل و هەمواری بکاتەوە، چکەمە دەستورمان نییە. ئەگەر بەهادەوە لە هەرێمی کوردستان دەستور هەبا و تەزبیدیش کرابە لە دەستور ماوەی خولی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان 4 ساڵە بە هیچ شێوازێک نەئەکرا تەمەنی ئەو دەستگایانە درێژ بکرێتەوە. بەڵام مادام دەستور نییە، لە جیاتی دەستور قانون هەیە، قانونیش پەرلەمان دەرەکە، کەواتە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە تعدیلی هەر قوانینێک بکاتن. چکە ئەگەر وابیتن تۆ بێ هەر قانونێک تعدیل بکەی و لە محکەمەی فدرالی شەکوای لەسەر بیت و نابی ئەوە دەستوری نییە، بە بەردەوام کێشەمان لۆ دروستە بیتن. لێرە ئەو برادرانەی کە ئەندامانی پەرلەمان هەستان شێوازێک لەو بابەتیان نووسی، زیاتر مەسەلەکە سیاسیە. ئەگەرنا بەڕوونی دیارە زیاتر لە چەند بڕیاری محکەمەی فدرالی هەیە پێش ئەوەی بینە سەر کێشەکان ئەو کێشانەی کە لە گۆڕینی ئەو یاسایانە کە جەنابەت ئاماژەی پێکەی کێشە دروست دەکات. با بزانین وەک ڕوون و ئاشکرایەکەیتی وا بڕیاردراوە کە لە کۆتایی ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق ئەنجام بدرێت. وەکو ئێوە داواکاری ئێوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چییە؟ بەنسبەت ئەمە کێشەمان نابی، ینی وەکو هەڵبژاردن ئەوەی کە پێویستە تەفاهم بکرێتن لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان. یەکەم شت، دووەم شت حکوومەتی هەرێم و دەسەڵاتی ڕۆژی دیاریکردنی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردنیان لە دەسەڵاتی سەرۆکی حکوومەتە، ینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەپێی قانونی ژمارە 3 ساڵی 2009 ئەبێ ئەو ڕۆژێک دیاری بکاتن. ینی وەکو پەرلەمان نییە، پەرلەمانی کوردستان شێوازی هەڵبژاردن لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە ئەو ڕۆژەکە کە دیاریش کرێ. بەڵام بەنسبەت ئەنجومەنی پارێزگاکان لە مادەی 38 بەڕوونی باسەکە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ڕۆژی دیاریکردنی هەڵبژاردن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئێمە چاوەڕێ ئەەکەین و داواشمان کردووە ئەگەر ممکن بی و کۆمیسیۆنی عێراق بتوانی هەردوو هەڵبژاردن پێکەوە ڕێکی بخاتن لە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانیش بکرێ، شتێکی باشە بیتن. بەڵام ئەوە بڕیارەکە لەلایەن کۆمیسیۆنی عێراق لە نەتیجە قەرارات چکە ئێستاما لە فەراغی قانونینە کۆمیسیۆنمان نییە، کەواتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێشتر ئەبێ ڕاوێژێک بە کۆمیسیۆنی عێراق بکرێتن. ئایا ئەوان ئامادە باشیان هەیە لەگەر پەرلەمان بکرێ؟ ئەگەر ئەوان ئەو ڕۆژەی ئامادە نەبن، کەواتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەبێ کاتێکی تر دیار بکە بە ڕاوێژ لەگەر کۆمیسیۆنی عێراق. باش
جەنابتان ئاماژەتان بۆ کرد کە ئێستا لە فەراغی دەستورواتە لە بۆشایی یاسایی ئەگەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێت ئەو بۆشایی دەستوریە یاخود یاساییە ببوورە لە پارێزگاکان دروست ئەبێت کێشەکە چۆن ئەمە چ کێشەیەک بەخۆی نەبوونی ئەنجومەنی پارێزگاکان یان نەبوونی پەرلەمان لۆ خۆی خەلەلە یعنی بەپێی دەستوری عێراقی حکوومەتی عێراقی و حکوومەتی فدرال پەرلەمانی هەیە ئەنجومەنی پارێزگاکانی هەیە ئەگەر پەرلەمانی کوردستان وجودی هەبی کێشەیەک نابێتن ئەنجومەنی پارێزگاکان نەبی ینی بەپێی دەستوری عێراقی باسم کرد نەچوویتە تەفاسیل هەرێمەکان خۆیان بەڕێوە ئەبن کەواتە لە دەسەڵاتی هەرێمە ئەگەر ممکن بی هەبی باشە و ئەگەر نەشبی مەسەلەکی نادەستوری نییە چکە خۆی قرار ئەدا مەجلیسی پارێزگاکانی هەبی یان نەیبی وەکو بابرین عێراق نییە چکە لە عێراق یەک هەرێم هەیە هەرێمی کوردستانە لە مادەی 1970 بەڕوونی باس لە دەسەڵاتی هەرێم ئەکاتن بەجێی هێشتێ بۆ هەرێم کەواتە نەبوونی ئەنجومەنی پارێزگاکان کە پێشتریش لە 2005 هەتا 2009 هەبوو بەڵام دواتر پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکانی سەر کرد یعنی ئیشوکاریان نەکرد بەڵام پەرلەمان هەبوو متابعە و بەدواداچوون لەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی خۆجێی مؤسسەی تر هەیە کە پەرلەمانە و ئیشەکان ئەکاتن ئەکرێ هەبی و ئەکرێ نەژبی ینی هیچ کێشێکی دەستوریمان بۆ دروست نابی بەڵام هەبوونی دیموکراسی ترە باشترە ئێستا چەند ساڵە ممارەسە و دەسەڵاتەکەین هاوکارە لە بۆ بەرەو پێشچوونی خزمەتگوزاری هاوکارە لە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم و حکوومەتی خۆجەی بتوانێت زیاتر دەست لە سەرکەم و کوڕێکان دابنێن چکە بەتەکید هەر بە دوواداچوونێک لە بۆ حکوومەتی هەرێم لە بۆ حکوومەتی خۆجەی شتێکی باشە بیتن بەڵام دیسان دەرێمەوە ئەگەر نەژبی نادەستوری نیە ئەوە لە دەسەڵاتی هەرێمە لۆ خۆی دیارەکە شێوازی خۆ بەڕێوەبردن ئێمە سپاس دەکەین کەنعان خەیلانی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکان بوویت.